پرۆژه جۆسایدکردنی چۆمان حاجەمەران ماوەی زیاتر لە 14 ساڵە بڕیاری لێ درراوە تاکو ئێستا سێ کۆمپانیا ئیشیان لەسەر کردووە زیان لێهێناوە بە بیانی و قەیرانی دارایی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان تەنیا 4 ساڵەوە بەڵام زیاتر لە 14 ساڵە ئەم پرۆژەیە بە بیانووی قەیرانی دارایی ڕائەگیرێتوە بەشێکی ئەکرێت و بەشەکەی تکەی واز لێ دینی پرۆژەکە نزیکی 18 کیلومترە ئەکرا ئەم پرۆژەیە بە بیانی و قەیرانی دارایی ڕانەژێڕێ و بەشێک لە داهاتی گومرگی عاجەمەران کە بەداهاتێکی زۆر و زۆندی هەیە بەشێک لەو داهاتە جیاب بکەنەوە بکرێتە خزمەتی پرۆژەکەەوە پرۆژەکەی پێتەوە بکرێت. زۆر گرفتی دروستکردە چەندە ساڵە بودجەی جیازیای بۆ دەرچووە تاکو ئێستا حکوومەتی هەرێم بە بیانووی نەبوونی بودجە یان سەختی ڕێگاکە نەیتوانیە تاکو ئێستا و پرۆژەیە جێبەجێ بکە. ئێستا ژەڵێن لە یەکی یەک ڕادەست پێکرێ هیوادارم ئەو جارە دوا بڕیاری حکوومەتی هەرێم بتوانێت ئەو جادە تەواو بکە لەبەرەوەی جادەیەکە هەم گەشتیاران هەم بازرگان هەم هاوڵاتی سوودی لێبی تەنانەت بازرگانیەکی زۆری لەسرە حکوومەتی هەرێم دەوات لە مێژ بە ئەو جادەی تەواو کردبە بەڵام نازانم بۆ تاکو ئێستا هیچ هاوکاری ئەو ڕێگایە نەبووە تا ئێستا ئەو جادە تەواو بکرێت. هیوادارم ئەو جارە دوا بڕیار بیت و دوا بودجە بێت لەبەرەوەی چەندەها جارە بودجەی بۆ دەرەچێت و نازانین جادەکە تەواوی نەبودجەکەش ئەمێنێ هیوادارین ئەو جارە تەواو بکرێت. کاکە 14 ساڵە و جارە دەست پێکرایە بە عەساب ئێستا دیار نییە چەند کرایە چەند نەکرایە لۆ نمونە 2 ساڵە لە ماڵێمە لێیاندایە بەتەما بوون بکەن هەبەست لێیاندایە و خراپیان کردێ و چاچیان نەکردەوە هیچ قەرەبوو شتیش نییە ئەوە زۆر لێ ئەژدەن بەسەر چاوان بەس گرینگە ئەو قەرەبووی ئەو خەڵکەی بکەنەوە پێویستە نەک جاهاری بۆ بەجێ بێڵن و تەواو بڕۆن جادەی عاجۆمەران سۆرانی زۆر زەرورە پێویستە بکرێت لەو سۆران چۆمان بەرتەسکە جادەشی زۆر خراپە عادیسەی زۆر لێ قەومێ زۆر پێویستە ئیشەکەی بکەن هیوادارن زوو بەزوترین کات بکرێت قەرەبوو خەڵکیش بکرێتەوە وتی ئەو جادەش بوویتە مەسەڵەن منتیقە بوویتە گەشتیاری زیاتر قەڵەباڵغ بووە عادیسە زۆرتر بووە عادیسە زۆرتر بێ قەڵەباڵغا پێویستە زۆر زەرورە ئەو جادەی بەزوترین چاک بکەن. مسایفی زۆر دێتیان تەناشان لێ ئەەکەن تەناشمان ئاشان جادەیان تێکادا حکوومەتیش وەڵفەتەوەی نادا و جادەکاری شەڕیایی زمانی سەدامی پێویستە ئەگە چاپکە بەس ئەگە چانەکە دەستەڵاتن نییە ناوڵا پێویستە حکوومەت چاپکە بەس حکوومەت خۆمە پێچاناوی کاکەمە پارە نییە.